بەقورعان ڕۆژی وایە پارەی بەنزینی سیارەکەم پێ نییە یعنی هیچ نەماوە مووچەکانم وەرە تۆ مووچەکەم پێڕەوا نەبینی بچووکتری مافی سەرەتاییم نەیتێ کە مووچەکەمە بژێوی ماڵ و مناڵمە یعنی بەڕاستی گوزەرانتان چۆنە مامۆستا؟ وەڵا گوزەرانم زۆر خراپە بەخوا بخۆم نەخۆشمە بێ عیلاج بکڕم بەقورعان ڕۆژی وایە پارەی بەنزینی سیارەکەم پێ نییە بەبیلایی ئێستا شەوێ بە کوڕەکەم گوتوتم ڕۆڵە تۆزە پارەم زانە نایەتێ ئەچم ڕۆنی سیارەکەمە گۆڕم دی بەقورعان باوکە منیش پێم نییە ئەی چی بکەم بە قوربانێ بە معقولە نەتوانی بنزین لە سیارەکەی نەتوانی ڕۆنی سیارە بگۆڕی کاکە من 30 ساڵم خزمەت دەیە برا خۆ ناتوانم ئیشیکەت بکەم خۆ ئیشی کەشیانە وڵاتە بڕیوە یەک ئیش نەماوە بە قوربانێ بم زۆر سپاس مامۆستا ئێوە بەم شێوەیەتوان دەستکەنەوە بەدەوام وەڵا داوام ناکەی وەڵا منێچێکم بۆ خۆم نەتەوتینم کە عەفوو ناژماری منم کردووە نەدەوامیشەکە ئیتر چیە دەخایی بمەدا چیمەکە لێمەکە با لێم بکە تێگەشی ئامادەم بەخوا بە تەنیا بەرگری بکە